بەناوی ژینە، بەناوی ژن، ژیان، ئازادی. دەزانن خوێنی سووری بەناهەق ڕژاوی ژینا بوو کە گڕ و بڵێسەکەی مەشغەڵی خۆشانی سەرشەقامی داگیرساند. چەخماخەی ئەم شۆڕشە مەزنەی ژینا، ژن، ژیان، ئازادی لە کوردستانی سەربەرزەوە لێدرا. هاوار و دەنگی ڕەسا و ڕاستەقینەی شۆڕشینەوەی نوێی ئەم سەردەمەی بەگوێی خەڵکی ئێران و هەموو جیهاندا چرپاند. ڕەمزی ڕاسان و یەکگرتووی و خۆراگری چەسپاند. چیرۆکی خۆشەویستی و ئازادەگی و سەربەستی و جەسارەتی لە مێژوودا نەخشاند. دەزانن ژنان درێژەدەری ڕێگای ژینا و ئاڵا هەڵگری شۆڕشی ژن، ژیان، ئازادی بوون. پێشڕەوی سەرشەقام و ناو مەیدان و کۆڵان بوون. دەزانن ترس و دڵڕاوکێ و نامۆییان کردە هاوار و خرۆش و ڕاپەڕین. پەژارە و خەم و ئازاریان کردە تووڕەی و قین بۆ پەلامار و خۆراگری و هەڵمەت بردن. پرسە و ماتەمین و دۆژدامانیان کردە زەماوەند و ڕەشپەڵەک و چەپڵە ڕێزان. گوڵی سووریاندا لە بەرۆکی دایکان مەزاری پیرۆزی ئازیزانیان بە ئاڵای سوور و گوڵی سوور نەخشاند. ئەم مەزارگانە بووە مەیدانی ئێعتراز و وتاردان. دەزانن لەم شۆڕشەی ژینا، ژن، ژیان، ئازادیدا ژنان ئازایانە هێمای کۆیلایەتی ژنانیان سووک و ڕسوا و شەرمەزار کرد. مەقنەعە و چارشێ و چادریان تووردا. باوەڕ بەخۆ زەردەخەنەی هیوایان خستە سەر لێوی وشک هەڵاتویان. جارێکی تر وەکو جاران مافی یەکسانی و ئینسانی ژن و پیاویان خستە پێش چاوی کۆنەپەرستان و پیاو سالاران. ترسی مەرگ و نەمانیان خستە دڵی زەبوونیان. باوەڕ و متمانە بەخۆبوونیان کردە هەوێنی یەکگرتن و یەکبوونیان. بەڵام زۆر جێیداخە لەم شۆڕشەی ژن، ژیان، ئازادیشدا دیسان پاشماوەی ژەهری جەهل و خۆرافە، نەریتی کۆنەپەرستی و پیاو سالاری بوون بە لەمپەری پێشڕەوی ڕێیان. بۆ جێخستنی ئاوات و ئامانجی بەرزی ئینسانیمان ڕێگر بوون لەوەی پیاوان وەکو پێویست پێداگریان لەسەر باوەڕ و بە ئامانجمان بەهەن بگرن. لە ئازار و ڕەنج و مەینەتی مێژوویمان باش تێک بگەن. بەڵام ژنان لەم شۆڕشەی ژینایەدا بە هەموو تواناوە دەور و نەخشی خۆیان نواند. ڕێیان خۆش کرد بۆ هەموو ئینسانە یەکسانی خوازەکان ڕێکخراوتر و باوەڕتر بەخۆتر لە جاران بێنە مەیدان خەبات بکەن بۆ یەکسانی ئینسانەکان. بەڵام زۆر جێیداخە لەم شۆڕشەی ژن، ژیان، ئازادیشدا دیسان پاشماوەی ژەهری جەهل و خۆرافە، نەریتی کۆنەپەرستی و پیاو سالاری بوون بە لەمپەری پێشڕەوی ڕێیان. بۆ جێخستنی ئاوات و ئامانجی بەرزی ئینسانیمان ڕێگر بوون لەوەی پیاوان وەکو پێویست پێداگریمان لەسەر باوەڕ بە ئامانجمان بەهەن بگرن. لە ئازار و ڕەنج و مەینەتی مێژوویمان باش تێک بگەن. بەڵام ژنان لەم شۆڕشەی ژینایەدا بە هەموو تواناوە دەور و نەخشی خۆیان نواند. ڕێیان خۆشتر کرد بۆ هەموو ئینسانە یەکسانی خوازەکان ڕێکخراوتر و باوەڕ بەخۆتر لە جاران بێنە مەیدان خەبات بکەن بۆ یەکسانی ئینسانەکان. 8 مارسی ئەم شۆڕشەی ژینا بکەنە مەیدانێکی بەرینتر و یەکگرتووتر بۆ وەستانەوە لە دژی نزامی پیاو سالار و کۆنەپەرستان. جارێکی تر بیسەلمێنن نیشانی دەن کە هیچ شۆڕشێکی ڕاستەقینەی کۆمەڵایەتی بەبێ بەشداری ژنان تا کۆتایی سەر ناکەوێ. شکۆدار بێ 8 مارس ڕۆژی جیهانی ژن. بینەرانی عەزیز، سڵاوتان لەبێت. با بەشی دووەم لە ڕپۆرتاژێک کە بە بۆنەی بەرەوپیری 8 مارس ڕۆژی جیهانی دەچین لە خزمەتتانداین. ئەمڕۆ هاتووینەتە ناو کۆڕێک لە هاوڕێیانی پێشمەرگەی هەم ژنان و هەم کوڕەکانمان کە لێرە بەشی دووەم ئێمە ئیجرا بکەین و مایک دەدەینە دەست ئەم هاوڕێیانەی کە بەم بۆنەوە گەر پامێک یا قسەیەکیان هەبێت پێشکەش بە بینەران و بە خەڵکی ئازادی خوازی بکەن. کاتان ناگرین دەچینە لای هاوڕێیان. دوای ناوبڕێکی کورت دێینە خزمەتان.
سڵام عەرزەکەم لە خمەت هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و هەموو خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب. هەشتی مارس لە تەرەف خۆمەوە بە عنوان پێشمەرگەی کۆمەڵا بە تواو خانوادە شەهیدەکان بە تواو ژنانی کە لە ئینقلابی ژینا نەقشیان بوو تەبریکەیژم و هیوادارم لە هەشتی مارسی 2024 هیچ ژنێ لە ژێر زوڵم و ستەم و سەرمایەداری نەمێنێ و هەموو ژن و پیاوانی جامعە بە یەکسانی بژین. هەروە کاگادارن هەشتی مارسی ئەمساڵ تایبەتە و تایبەتمەندێکێکی ئەوەیە کە شۆڕشی ژنجیان ئازادی لە ئێرانە لە ئارادایە. لەم شۆڕشەدا ژنان ڕێبەر و ڕێخەر بوون و لە دوای 44 ساڵ مبارزە لەگەڵ کۆماری ئیسلامی و خەریکە نزیکە بین و بە ئامانجەکانیان کە ڕوخانی کۆماری ئیسلامی و دانانی حکوومەتێکی بەرابەری و ئازادە نزیکە بینەوە. هەروەها کە ئەزانن ژینا ئەمینی بەدەستی جمهوری ئیسلامی کوژرا وەلی خۆشبەختانە ژینا بە تەنیانە و هەزاران ژیناتر هاتنە سەر شەقامەکان و شعاری ژنجیان ئازادیان وت. منیش وەکو ژنێکی شۆڕژگەر ئەم ڕۆژە تایبەتە تەبریکێژم بە هەموو هاوڕێیانم و هەموو ژنانی ئازادی خواز. پیرۆز بێ هەشتی مارس. سەرەتا سڵاوی خۆم پێشکەشەوەی بینەندەرە عەزیزەکەم منیش بە نۆبەی خۆم هەشتی مارچی ئیمساڵ لە تەواوی ژنانی شۆڕژگەر و ئازادی خواز بە تایبەت ژنانی پێشمەرگە تەواو ژنان و پیاوانی یەکسانی خواز وەش ئەو ژنان و پیاوانەی کە ئیمساڵ لە شۆڕشی ژینادا بۆ حەق و مافی خۆیان لەو شۆڕشە بەشداریان گردە تەبریک عەرزەکەم. مێژووی ڕۆژی جیهانی ژن هاوکاتە لەگەڵ خەباتی کۆمەڵایەتی و سیاسی. ئەم خەباتە بۆ دژ بە هەڵاواردنی جنسی و چەوسانەوەی چینایەتیە. ئەم ڕۆژە ڕۆژی هاوپشتی بۆ ئەم ڕۆژە ڕۆژی هاوپشتی لە پێناو یەکسانی مافی ژنانە. پیرۆز بێ هەشتی مارچ ژن ژیان ئازادی بەردەوام بێ شۆڕشی ژینە. دەستخۆشی لە هاوڕیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵاکەم. ئەمڕۆ ڕۆژی هەشتی مارسە ڕۆژی جەهانیە ژن لە تەواوی ژنانی شۆڕژگەر و ئازادی خواز و بەرابەر پیرۆزبایی یەکەم لە تەواوی پیاوان و ژنانی ئازادی خواز ژن ژیان ئازادی. لە هاتنی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان لە دڵەوە پیرۆزبایی لە هەموو ئازادی خوازانی ئێران و کوردستان دەکەم. ئەم ساڵ لە هەشتی مارس شۆڕشی ژن ژیان ئازادی هاتە پێشەوە کە جوانە کچان و کوڕانی ئازادی خوازمان کە ماوەی 5 مانگە بەسەر و شۆڕشەدا دەچێت کە کودی بووە ژن ژیان ئازادی. دروشمی ژن ژیان ئازادی نەک تەنها خواستی تەواوی ژنانە ئازادی هەموو کۆمەڵگایە. لەم ماوەیەدا کۆماری ئیسلامی هەموو کارێکی کرد کە بتوانێت ئەو ڕاپەڕینە کۆتایی بهێنێت چ بە کوشتنی جوانانمان لەسەر شەقامەکان و یان ئێستا کە دەستی بە مەسمومکردنی کچان لە ناو مەدارس داوە. ئێمە لەو باوەڕێدان کە ژنانی ئازادی خواز لەگەڵ پیاوانی ئازادی خوازی ئێراندا دەتوانن نەک ڕوبەڕووی ئەو سیاسەتە قیزەونەی کۆماری ئیسلامی بنەوە بەڵکو دەتوانن سیاسەتێکی زۆر ئینسانی لەناو ئێراندا دروست بکەن. پیرۆزبایی مەکەرونێ ڕۆ هەشت و مارسی جە تەمام و ڕەفێقەکە و ژەنەکە و پێشمەرگێ و هەر پاسە تەمام و ژەنەکە و جەهانی بۆ ئومید و ڕۆیەکە ساڵی ترچی وەختانە گردماجە ئێرانی ئازاد بەرابەر و زندگیە وەشماوۆنێ. پیرۆز بێت هەشتی مارس ڕۆژی جەهانی ژن سەرکەوێ شۆڕشی ژین ژیان ئازادی بڕۆخە حکوومەتی دژەژن. لەم ڕۆژەدا یادی دەکەین لە ژینا ئەمینی کە بەگیان لە دەستدانی بوو بە خوڵخێنەری شۆڕشی ژن ژیان ئازادی. ژینا بەدەستی کۆماری ئیسلامی کوژرا بەڵام هەزاران ژینا هاتنە سەر شەقامەکان و دروشمی ژن ژیان ئازادیان وت. ئەم ساڵ هەشتی مارس بە بۆنیەم شۆڕشەدا بەهێزترە کە تا سەرکەوتن ڕانەوەستین بۆ ژن بۆ ژیان بۆ ئازادی. پیرۆزە هەشتی مارس لە هەموو ژنانی جیهان. هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب پیرۆز بێ. هەروەها لە تەواو ژنان و پیاوانی کوردستان و ڕۆژهەڵات پیرۆزبایی دەکەم. سلامم هەن پێی گردو ئازیزاکێ تەماشۆئی بەرنمەیە کەرانی فرەوەش حاڵە ناکار و هەنات لێ جەم و ئی گردو ژەنە شۆڕژگەرانە دوێ ڕێمامەنەن پێ هەشت و مارسی ڕۆجەهانی ژەنێ گردی تامزاندێ کە بە بیۆ شۆڕش و ژینێ یا ژەنی ژیوای ئازادی ژەن و پیێ ئازادی وازێ دلێ گرد و
دنیێنە نەتەنیا ئێران و کوردستانەنە هێزیوی زیاتر شاگیرتەنپانەیەکێ 8 مارس و ئێساڵی بەراڕاوە هەر پاسەکە ئاگادارندێ کۆماری ئیسلامی دیسانەوە ڕوێ ناشرین و وێش بە شێوێوی خراپتر و قیزەونتر سەنش بەروانانە کە دەبیرستان و ڕاهنمایی و دانشگاکان بەتایبەت دەبیرستان و کناچانە خەریکە بە مەوادی کیمیایی ئیزاوڵا مەسمومێ کەرونە ئەنە نیشانەیانەنە کە یاوان بە ئاخر و ئەمریش بە وچش خازم زانونە و گەرەک شاپی کارە قیزەمنا خەڵک و ئێرانی بەتایبەت کناچێ کە لێ شۆڕش و ژینێنە نەقشیوی فرەفرە ئال شابیان تەرسنۆشا بەڵام ئێمە بە هەرچێ گۆرەتر و بەشکۆتری بەرگوزاری مەراسمەکە و 8 مارسی جارێتر نیشانم دەمێ بە کۆمار و ئیسلامی کە مادامێکە گرد و دنیە دەنگ و ژەنا ئێرانی کوردستانی شاژنیان ئەتر مەتاوە دەنگ و ئێمە خەفەکەرونە بە پێ مافە سەرەتایەکە وێما پێ مافە ئەسڵیەکە وێما کە ئازادی و بەرابەریت لێ کۆمەڵگەێنە پێ هەر تاکیوین تا ئاخر دەیەقەوە تا ڕوخان و حکوومەتە پڕجە زدژنەیە مەمەدرمێ و خەباتما درێژە مدەمی پنش سپاس کەر و جا گردی تا سەرەتا منیش لەلایەن خۆمەوە پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژن بە توا و ژنانی ئازادیخوازی و پیاوانی ئازادیخوازی و بەرابەری تەڵەب پیرۆزبایی یەکەم بەتایبەت ژنانی کۆمەڵە و حیزبی کۆمونیست ئێران وا بە خێراتنی هاوڕانی بەشی تەلەڤیزیۆنی کۆمەڵاکەم بۆ نێو کۆڕ و کۆمەڵی پێشمەرگانە و لەم شاخەدا و هیوادارم پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو ڕەفیقە کچەکانمان و هەموو پیاوە ئازادی خواز و یەکسانی خوازەکان دەکەم و هیوادارم ئەم شۆڕشی ژینە دەستکەوتێکی گەورە بێت کە بتوانین لە داهاتوودا ینی لە ساڵی 1402دا ئێمە بتوانین شۆڕشەکەمان بە سەرنجام بگەێنین ئەو شۆڕشەی کە کۆمەڵە دەستی پێکرد لە ساڵی 61کە ژنانی هێنایە ناو ئەرسەی خەباتی شۆڕشگێڕانە و یەکسانی خوازی و کۆمونیستانە هیوادارم ئەم ساڵ بە سەرنجام بگات و بتوانین ژنان لە ئەو گۆشە دیلکراوەی کە لە ناو ماڵان و لە ناو ژوورەکانی ئاشپەسخانەکاندا بەستویانەتەوە یا داسەپاوە بەسەریانە چیتر واز بێن و لە بواری ئابووری و دەستیانە ناو گیرفانی خۆیان نابێ و بتوانن مستەقل ژیان بکەن. منیش هەروەها سەرکەوتنە خوازم بۆ هەموو ئەو ژنە شۆڕشگێڕانی کە جەسارەتیان بە خۆیان داوە و هاتوونەتە سەر شەقامەکان و هیوادارم برایانی ئازیز باوکانی ئازیز چیتر ڕێگیر نەبن بە کچەکانیان بە بووکەکانیان یا بە ژنانی بنەماڵیان و هاندەریان بن بۆ ئەوی کە بچنە سەر شەقامەکان و ماف و داخوازیەکانی خۆیان داوا بکەن و ئەو دەسەڵاتە دڕندەی کە لەسەر کارە دایڕمێن و لەسەری ڕووخاوەکانی کۆماری ئیسلامی جەژنی سەرکەوتن و یەکسانی بگرین سەرکەوێت شۆڕشی ژینە بژی ژنانی شۆڕشگێڕ و ئازادی خواز و یەکسانی خواز. هەموو هاوبوو بە یەک ئاواز ئازادی دەکەین باڕێباز بۆ دادپەروەری بانیاز بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێین ناهەرگیز بۆ ستەم نەبۆ ژینێکی بێبەرهەم هەشتی مارسی شەی ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ
بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی جوانه میزنم به روی زخم بر تنم فقط به حکم بودنم که من زنم چو هم صدا شویم و پا به پای هم رویم و دست به دست هم دهیم و از ستم رها شویم جهان دیگری بسازیم از برابری به همدلی و خواهری جهان شاد و بهتری پیروز به هشتیمرز جنگ آزادی حکم بودنم که من زنم چو هم صدا شویم و پا به پای هم رویم و دست به دست هم دهیم و از ستم رها شویم جهان دیگری بسازیم از برابری به همدلی و خواهری جهان شاد و بهتری نه سنگ و سارها نه پای چوب دارها نه گریه های بارها نه رنگ و آرها جهان دیگری بسازیم از برابری به همدلی و خواهری جهان شاد و بهتری لا 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 ڕۆژی جیهانی ژن ڕۆژی دەربڕینی ناڕەزایەتی لە دژی ژێردەستەیی نیوەی کۆمەلگای مرۆڤایەتی شەرمەزارکردنی ئەو سوکایەتیە کە دەرحەق بە ژن وەک نیوەی کۆمەلگا دەکرێت وەرن با لەم ڕۆژەدا هاودەنگ پێکەوە لەگەڵ ئینسانە ئازادی خوازەکانی سەر تا سەری دنیا دەنگی ناڕەزایەتی خۆمان بەرزتر لە هەر کاتێک لە دژی ژێردەستەیی و سوکایەتی و سەرکوت لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی هەڵبڕین و یەکدەنگ بڵێین ئەم ژێردەستەیە قبوڵ ناکەین ئینسانەکان یەکسان و لە هەڵاواردن و جیاوازی بەپێی ڕەگەز و جنسیەت و ئاین و نەتەوە بێزارین دەنگ هەڵبڕین کە سوکایەتی و سەرکوتی ژنان بێحورمەتی ئاشکرای هەر ڕۆژەی کۆماری ئیسلامی لە دژی ژنان ڕسوا دەکەین و خوازیاری ئازادی ئینسانەکان و پارێزەری حورمەت و کەسایەتی ئینسانەکانین دەنگ هەڵبڕین کە جیهانی زۆرم لێ دنیای کۆیلەتی و دیلیەتی ژنان دەبێ نەمێنێ یاسا و ڕێسای کۆن و گەندەڵ کە ژنان لە پیاوان جیا دەکاتەوە دەبێ هەڵوەشێتەوە و زاڵبوونی پیاوان بەسەر ژناندا لە ناو ماڵ و کۆمەلگا و لە شوێنی کاردا دەبێ کۆتایی پێبێ لە ڕۆژی جیهانی ژندا لە هەموو شوێنێک و لە هەر کۆڕ و کۆبوونەوەی گەورە و بچووکدا کۆبینەوە و نیشانی بدەین کە ئێمە لە پێناو کۆتایی هێنان بە نایەکسانی و بێمافیەکان و لە پێناو هێنانەدی ئاواتەکانی مرۆڤایەتیدا هەروە بە عەزم و ئیرادەیەکی پتە و بەرەو پێش هەنگاو هەڵدەگرین بژی یەکگرتووی ژنان شکۆدار بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن ژن ژیان ئازادی سەرکەوێ شۆڕشی ژن ژیان ئازادی سرود یاران صبح بهاران دهد نوید از نجات انسان رسد به شادی روز رهایی رهایی زن رهایی زن ستم نماند به روزگاران تا آسمان است ستاره باران هم رسم و پیمان موج خروشان زنان ایران زنان ایران ای زن ای نیمه پنهان برکن از سر چادر شب ببین که میدمد سپیده سحر ای زن ای نیمه پنهان برکن از سر چادر شب ببین که میدمد سپیده سحر چطور در خورنده باش در این شب سیاه چو نوری تابنده باش بر این ظلمت بی صدا اندیشه باش اندیشه باش بر جهل شب پرستان
همچون تیشه باش کوبنده باش کوبنده بر این ریشه باش